سڵاوتان نەبێت. سەرکردایەتی یەکێتی هۆشدەری دەدات لە ڕەتکردنەوەی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆمار لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە و دەڵێت ئەگەر پارتی بە کاندیدەکەی یەکێتی ڕازی نەبوو پێویستە هەرێمی سلێمانی و کەرکووک ڕابگەێنین. ئاتا سەراوی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە نووسینێکدا دەڵێت لە دوای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و لە کۆی 22 ملیۆن دەنگدار بەشداری 4 ملیۆن کەس بەبێ پێچووپەنا شکستێکی گەورەی هەموو هێزە عێراقی و کوردستانیەکانیش بوو لە حکومڕانیەکی خراپ. دەژڵێت ئەوەی زیاتر مەبەستی بابەتەکەی بەندەیە لە دوای پەسەندکردنی سەغڵەتبوونی پارتی و ئەنجامی کۆتایی و گەڕانەوەی 2 کورسی دزراوی یەکێتی لە هەولێر و مووسڵ. دەرەنجام لە 2-3 هەفتەی پێشوودا کۆبوونەوەکانی یەکێتی و پارتی و باس و خواسی یەکڕێزی کورد و زۆر قسەی زەل کە دەمێکە ئێمەمانان دەزانین پارتی چی ئەوێت و چ جۆرە هاوپەیمانی و یەکڕێزیەکی دەوێت. لەو ڕۆژەوە سەرکردایەتێکی یەکێتی جەخت دەکاتەوە. لێرەوە ئەمەوێت کورت و کرمانجی ئەم دوو پێشنیازە بۆ هەموو هەواڵانی سەرکردایەتی بخەمەڕوو. یەکەم بە هیچ جۆرێک سازش لەسەر پۆستی سەرۆک کۆمار و پارێزگاری کەرکووک نەکرێت. تەنها کاندیدی پەسەندکراوی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بن بە پۆستێکی وەزاری بەغدادیشەوە. دووەم، ئەگەر پارتی بەردەوام بوو لە پلانگێڕی بێت چەند و چوون هەرێمی سلێمانی ڕابگەێنین کە دەستور ڕێگە و میکانیزمی بۆ دیاری کردووە کار بکەین بۆ بە هەرێمکردنی کەرکووکیش، بەڵام چەمچەماڵ و کفریش بخەینەوە سەر کەرکووک. زیاتر لەو ڕۆوە دەڵێت چەند بتوانین یان دەبێت حکومڕانێکی نمونەی پێشکەش بکەین و بە هەموو هێزی مادی و معنەوی و سیاسی پشتگیری کەرکووک بین لە نێوان 2 بۆ 4 ساڵ هەردوو هەرێم یەک بگرنەوە و پێم وایە بە هێزی گەورەی کەرکووک سلێمانی دەتوانین هەولێر و دهۆکیش ڕزگار بکەین لە پاوانخوازی یەکگرتنەوەیکی بنەڕەتی خەڵک و خاکی کوردستان. لە کۆتاییشدا بەرپرسەکەی یەکێتی نووسیوێتی پێم وایە جگە لەم بەرنامەیە چاوەڕوانی ڕۆژێکی ڕوون ناکرێت لە ئایندەی سیاسی هەرێمی کوردستان.